مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری خولی هاوینەی ڕووگەی بۆ قوتابیانی قۆناغ جیاوازەکان کردەوە. خولەکە ئاینی و کۆمەڵاتی و گەشەپێدانی مرۆیی و تەندروستی و تەکنۆلۆژی و ژینگەی و تەندروستیە و منداڵان پەروەردە دەکرێن لەلایەن کەسانی پسپۆڕ و ڕاهێنەری پەروەردەیی بە ئەزموون. بنسبەتە خولەکەی ئێمەوە ئێمە چەند ساڵێکە هەمە بۆ ساڵی سیانزەیەمانە ئەم خولەمان تەجروبەیەکی زۆرمان هەیە لەگەڵ ئەم خولەیە. الحەمدولە ئیسفادەیەکی زۆر کراوە لەم خولە. ساڵانە ئەم خولە ئەکەینەوە لە یەکی شەشەوە بەردەوام بێت تا یەکینەوە. هەفتانە سێ ڕۆژ دەرس ئەخوێنرێت لەم خولانەیە. وانەکانی ئێمەش بەگشتی وانە ئاینەکانن، خوڕەوشتەکانن، وانەکانی مەکتەبن، زمانی ئینگلیزی و عەرەبیە. ئیسفادەیەکی زۆری هەیە بۆ مناڵەکان. هیوادارم دایک و باوکان مناڵەکانیان بێنن، چونکە ئیسفادەی زۆری لێکن بەڕاستی لە هەموو ڕێک و لە ڕووی دینەوە ئیسفادەی لێکن، لە ڕووی مەکتەبیشەوە ئیسفادەی لێکن و لە ڕووی زمانیشەوە ئیسفادە لە خولەکانی ئێمە ئەکەن. کەسوکاری قوتابیان و قوتابیان دڵخۆشن بەوەی لە پشووی هاویندا دەتوانن گەشە بە توانەکانیان بدەن و لە پاڵوانە ئاینیەکان شارەزای چەندین وانەی دیکەی پەروەردەیی و کۆمەڵاتی دەبن لە ڕێگەی خولی ڕووگەوە. مناڵەکانم هێناوی شەڵە لێرە بۆ ناونووسین، خوانێ بڕەشەشیانم هێناوە بە شتێکی باش هێزانین و بۆی کە سوودمەند بن و بە کەڵکی دوا ڕۆژیشیان بێ و ئەزانین لە ڕێ ئەدەب و لە هەموو شتێکەوە بە کەڵکیانی ئیشەڵڵا. ئەم خولانە ئەکرێتەوە، هیوادارم ئینشاءڵڵا دایکان و باوکان بتوانن بە پێی پێویست ناوەکانیان بنووسن لەم جێگایانە و ئەمسالی ئەم جێگایانە ئینشاءڵڵا، بۆی هەم هاوینەکەیان بتوانن بەڕێ بکەن و سوودمەند بن لە وانە ئاینەکان و وانەکانی مەکتەبیشان لێرە بە تەواوکرێت. هیوادارم ئینشاءڵڵا کاتەکانی بە شتانێک بەسەر بەرم مناڵەکانمان کەوا جێگەی ڕەزامەندی هەم دایک و باوک و هەم خوای گەورە یەکەم. من زۆر دڵخۆشم کە بەشداری ئەم خولەم کردووە لە خوری ڕووگە کە لە ماوەیەدا دەستی پێ کردووە و من بۆ وەژاریم کردووە کە لە نزیک ماڵی خۆمانەوەیەوە شوێنێکی ئەمنی و ئاسایشی تێدایە و لەم شوێنەشدا دەتوانم فێری زمانی عەرەبی و ئینگلیزی بووم و جوانخوێندنەوەی قورئانی پیرۆزیش و زۆر سپاسی ئێوەش دەکەم کە هاتن بۆ ئێرە، چونکە با بە هەموو کەس بزانێت کە ئێرە شوێنێکی زۆر ئارامە بۆ منداڵەکانتان، تکایە دایکان و باوکانیش ئێوەش مناڵەکانتان بێن بۆ خولی ڕووگە. ئێستا لێرە ئەم خولە کراوەتەوە، زۆر دڵخۆشمانەکە کە لە وەرزی هاویندا کراوەتەوە لە ئایپاد موبایل دوورمان دەخاتەوە، گوێ بەوانەکانی قوتابخانە دەدەین و لە ئایپاد موبایلی دوورمان دەخاتەوە. خولەکە لە سەرجەم ئەنجومەنەکانی سنووری سلێمانیە و بە درێژایی پشووی هاوین بەردەوام دەبێت. ماوەی 13 ساڵە بەردەوامی هەیە. مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری دەڵێت لە بواری پەروەردەیی و ئاینیدا خولەکانیان پەرە پێدەدەن و ئاماجیانە گەشەی زیاتر با بەرەو پێشوونی منداڵان بدەن تا نەوەیەکی بەسوود بۆ کۆمەڵگە بار بهێنن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.